بەرپرسانی باڵای هەرێم لەنێوان زانکۆ حکومی و زانکۆکانی کەرتی تایبەتدا زانکۆ حکومیەکان هاواریان لێبەرز بۆتەوە بۆ کەمێک خزمەت و زانکۆ ئەهلییەکانیش هەر ڕۆژە و یەکێک لە سەرۆکەکان میوانێتی. پرۆسەی پەروەردە و خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان ماوەی چەند ساڵێکە لەژێر هەڕەشەیەکی جدیدایە و وەک زۆربەی کەرتەکانی تری وڵات ئاڕاستەیان گۆڕاوە بۆ بەتایبەتکردن و ڕادەستکردنیان بە سەرمایەدار و بەرپرسی حیزبی و کۆمپانیاکانی حیزب. چاودێران و پسپۆڕانی بواری پەروەردە و خوێندنی باڵا هەرزوو هۆشداری توندیاندا لە مەترسیەکانی سەرکەرتەکە و داوایان کرد هەرچی زووە خەمێک لە دۆخەکە بخورێت و کەس گوێی لێ نەگرتن. ڕۆژ بە ڕۆژ ژمارەی زانکۆکانی کەرتی تایبەت ڕوو لە زیادبوون دەکات و باڵەخانەی نمونەیی و میدیای تایبەت و مامۆستای بیانی دەبێتە ناسنامەی ئەم زانکۆیانە و لە بەرامبەریشدا زانکۆ حکومیەکان لە ڕووی کوالێتی پرۆگرام و باڵەخانە و مامۆستا و خزمەتگوزاریەکانەوە لە پاشەکشەیەکی تەواودان. پاشەکشەکە لە ئاسێکدایە. خودی وەزیری خوێندنی باڵا و بەرپرسانی باڵای وەزارەتەکەش بە ئاشکرا و لە چەند بۆنەیەکدا هۆشداریان داوە لە پاشەکشە و مەترسیەکانی سەرکەرتەکەیان خستوەتە ڕوو. داوای بەدەمەوە چوونیان لە بەرپرسانی باڵای حکومەت کردووە. وەزیری خوێندنی باڵا لە چەند کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی و بەرنامەی میدیاییدا هۆشداری داوە و مەترسیەکانی سەرکەرتەکەی خستووەتە بەرچاوی هەمووان و بەڕێوەبەرێکی گشتیش لە دوایین کۆنگرەی ڕۆژنامەوانیدا مەترسیەکی گەورەی ئاشکرا کرد. بە زمانی حاڵ داوای بەدەمەوە چوونی کرد. ئەو داوای لە میدیاکان کرد کە بچنە زانکۆکان و لە زوومی کامێرەکانیانەوە حاڵی زانکۆکان بگوازنەوە و هەموو کەم و کوڕیەکان بگەێنە چاوی لایەنی بەرپرس و ڕای گشتی. بەرپرسەکەی وەزارەتی خوێندنی باڵا وتی نازانین چ سحر و غەزەبێکە. چارەنووسی زانکۆی سەڵاحەدینی ڕەش کردووە و چەندین ساڵە نەتواندراوە کەمپێکی شایستەی بۆ دروست بکرێت. نازانین چ سەحرێکە. زانکۆی چەرمۆ هۆڵێکی بۆ دروست ناکرێت کە تێچۆکەی 1 ملیۆن دۆلارە و دەتوانێت چەند هەزار خوێندکارێکی نوێ وەربگرێت. زانکۆی زاخۆ تا ئێستا باڵەخانەی کۆلێژی پزیشکی نییە. ئەم دیاردەیە بۆ هەموو زانکۆ حکومیەکانی کوردستان ڕاستە. ئێمە چەندین ساڵە هاوارەکەین، دەنگمان بەرزەکەینەوە، لە زۆر شوێنە قسە ئەکەین، ئەڵێن وەزعی زانکۆکانمان خراپە، ئەڵێن برینێکی قوڵ لە جەستەی زانکۆکانماندایە، بەڵام هیچ کەسێک هەستی بە ئازاری ئەم برینەی زانکۆکان نەدەکرد. بزانن ئەو سیحرە چییە کە هێندە چارەنووسی زانکۆی سەڵاحەدینی ڕەش کردووە چەندین ساڵە ناتوانرێت کەمپێکی شایستە بە خۆی بۆ دروست بکرێت. بزانن ئەو غەزەبە چییە لە زانکۆی سەڵاحەدینی گیراوە کە ناتوانرێت کەمپەسێکی گونجاوی بۆ دروست بکرێت. بڕۆن سەیرکەن بزانن زانکۆی چەرمۆ ڕەنگە بە 1 ملیۆن دۆلار بینایەک هەیە تەواو نەبووە بۆی تەواو بکرێت چەند هەزار خوێندکارێشتر وەربگرێت. بۆچی ناکرێت؟ بڕۆن سەیری زانکۆی زاخۆ بکەن، سەیری زانکۆکانی تر بکەن. زانکۆی زاخۆ کۆلیجی پزیشکەکەی بەس تا ئێستا بینایی نییە، تەنها بەناو کۆلیجی پزیشکی هەیە. بەرزبوونەوەی ئەم هاوارە لە بەرپرسانی وەزارەتی خوێندنی باڵاوە لە کاتێکدایە. خودی بەرپرسانی باڵا و کوڕ و برازا و خوشکەزاکانیان خاوەن یان پشکداری بەشێک لە زانکۆ ئەهلیەکانی کوردستانن کە لە باشترین شوێنەکانی شارەکان زەویان بۆ دابین کراوە و باشترین باڵەخانەشیان بۆ دروست کراوە. لە باشترین زانکۆکانی دنیاوە ئامێر و کەرەستە و مامۆستایان بۆ هاوردەکراوە و بە پارەیەکی خەیاڵی کوڕ و کچی بەرپرسان و سەرمایەداران وانەی تێدا دەخوێن و بڕوانامەی بەرزی لێوەردەگرن. مامۆستایان لە زانکۆ حکومیەکانەوە دەچنە زانکۆ ئەهلیەکان بۆ وتنەوەی وانە لەبەرەوەی موچەی زانکۆ ئەهلیەکان چەند هێندەی موچەی زانکۆیەکی حکومیە. ساڵانەش بەهۆی دەرچوونی پۆلێک لە کوڕ و کچانی بەرپرسان لە زانکۆکان سەرۆکی حکومەت و سەرۆکی هەرێم و جێگرەکانیان بەشداری لە مەراسیم و ئاهەنگەکانیان دەکەن و وتاری پیرۆزبایی و پشتیوانیان بۆ دەردەبڕن تەنها لەبەرەوەی زانکۆکان مڵکی کوڕ و کەسە نزیکەکانی خۆیانن. ئەوان کردنەوەی ئەو زانکۆیانە و پێشکەوتنەکانیان بە پێشکەوتنی کوردستان ناو دەبن. لە کاتێکدا لە دنیادا نەبووە پێشکەوتنی کەرتی تایبەت بە پێشکەوتنی حکومەت و وڵات ناو ببرێت و بە پێچەوانەوە پێشکەوتنی کەرتی گشتی دەبێتە هەڵگیری پێناسەی گەشەکردنی وڵات. گیریمان بۆ خوێندنی باڵا و باشترکردنی کەرتی پەروەردە بە گشتی بەردەوام دەبێت. دەستخۆشی و پشتگیری لە حکومەت و لایەنە پەیوەنددارەکان و سەرۆک وەزیران دەکەم
بۆ هەوڵ و هەنگاوەکانیان لە پێناو براودان بە بواری توێژینەوە و لێکۆڵینەوەی زانستیدا. سەرۆکی هەرێم و سەرۆکی حکومەت پێکەوە بەشداری لە ئاهەنگی دەرچوانی زانکۆی ئەمریکی لە دهۆک دەکەن لەبەرەوەی زانکۆکە هی بنەماڵەی سەرۆکی حکومەتە و لە هەولێریش سەرۆکی حکومەت و بەرپرسانی باڵای حیزبی و حکومی بەشداری لە ئاهەنگی دەرچوونی زانکۆی کوردستان دەکەن لەبەر ئەوەی هی کوڕی سەرۆکی هەرێمە و نمایشێکی جوان دەکەن پێکەوە. قوتابیانی خۆشەویست، وێڕای دەستخۆشیم و پیرۆزباییم لە سەرکەوتندان هیوادارم چۆن ئەم قۆناغەی گرنگی خوێندنتان تێپەڕاند لە هەموو قۆناغەکانی ژیانی داهاتووشدا سەرکەوتوو بن. لەسەر داوای زانکۆ دەمەوێ وتارەکەم بە زمانی ئینگلیزی پێشکەشتان بکەم. Ladies and gentlemen, ئەمە لە کاتێکدایە کە هەر لە تەنیشت ئەو زانکۆیانەوە زانکۆ حکومیەکان ساڵانە ئاهەنگ دەجێڕن و هەزاران دەرچوو پێشکەشی کۆمەڵگە دەکەن، بەڵام هیچ کام لە سەرۆکەکان بەشداری لە ئاهەنگەکانیان ناکەن و پشتیوانیان بۆ دووپات ناکەنەوە و لە میدیاکانی دەسەڵاتیش کەمترین گرنگیان پێدەدرێت لە چاو ئەو گرنگیەی دەدرێت بە زانکۆ ئەهلیەکان. هەر ئەوەشنا ژمارەیەک لە میدیا زەبەلاحەکانی کوردستان کە خاوەندارێتیان دەگەڕێتەوە بۆ خودی بنەماڵەکانی سەرۆکەکان هەریەکەیان و بە جۆرێک و لە شوێنێکەوە ڕووماڵی مەراسیمەکان دەکات و وەک پێشکەوتنێکی گەورە و بەدیهێنەری خەونەکان نمایشی دەکات. خاوەنی زانکۆکان کە کوڕی فەرمانڕەواکانی هەرێمن وەک پاڵەوان و فریاد ڕەسی کورد ناو دەبەن و وێنایان دەکەن. هێندە ڕیکلام بۆ زانکۆکە و خاوەن و پرۆگرام و باڵەخانەکانی دەکرێت تا دەگاتەوە ئەوەی وا پیشان دەدرێت لای بینەر کە هەر کەس لەو زانکۆیانە نەخوێنێت بۆی نییە ژیانێکی شایستەی هەبێت و بە ئاشکرا دەڵێن هەر کەس لەو زانکۆیانە بخوێنێت لە باشترین شوێنەکان کاری دەست دەکەوێت و خزمەت دەکات. جیاوازی بیرکردنەوەی بەرپرسان و دەسەڵاتدارانی هەرێم بۆ کەرتی تایبەت و کەرتی گشتی سەرجەم سێکتەرەکانی ژیانی گرتووەتەوە و ئێستا هێندەی گرنگی بە کەرتی تایبەت دەدرێت، نیو هێندە بیر لە خزمەتکردنی کەرتی گشتی و پێشخستنی کەرتەکە ناکرێتەوە. لە هەمویان مەترسیدارتر هەردوو کەرتی پەروەردە و خوێندنی باڵا و کەرتی تەندروستیە، چونکە هەردوو کەرتەکە ڕاستەوخۆ پەیوەستن بە پێشکەوتن و بەردەوامی ژیانی تاکەکانی هەرێمەوە. بەڵام وا دیارە دەسەڵاتدارانی هەرێم بڕیاریان داوە لە هەردوو بوارەکەدا شکست بە سێکتەرەکان بهێن و ڕادەستی کەرتی تایبەتی بکەن.